بینەرانی ئازیز سڵاوتان لێبێت. من یادگار فایقم. لە بەرنامەی داواکار جارێکی دیکە توینێتەوە خزمەتتان بۆ ئەوەی کۆمەڵێک خەم و کێشە و داواکاری دیکەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان باز بکەین و بیگەێنین بەو لایەنەی کە وەڵامی داواکاریەکان و چارەسەری خەمەکانی ئەوانی لایە. پێتان سیر نەبێت هەر کەناڵێکی ڕاگەیاندن، هەر پێشکەشکارێک پۆستێک بکە ئیتر پۆستەکە لەسەر هەر بابەتێک بێت. ئەو کەسانەی کە خاوەن عەرز و خاوەن موڵکن لە هەشتی حەسارۆک داواکاری خۆیان لە کۆمێنتە نووسن، تکا ئەکەن کە بەدەمیانەوە بێن چارەسەرێکی ئەم کێشەیەیان بۆ بکەن کە عەرز و موڵکی خۆیانە بە پارەی خۆیان کڕیبیانە. دەوترێت نزیکەی 18,000 خێزان لەم شوێنە کە ئەگەر سەیری چواردەوری من بکەن هەتا چاو بڕعکات چۆڵەوانی و بەداخەوە بووە بە بیابان، بووە بە شوێنێک کە خۆڵ و خاشاک و زبڵی تێدا فڕێ دەدرێت. یەکێک لە گلەییەکانی ئەو کەسانەی لێرە خاوەن عەرزن ئەوەیە ئەڵێت شەو تا ڕۆژ خۆڵ و خاشاک و زبڵ لەم شوێنە فڕێ بدرێت کەس حەقی نییە. بەڵام ئەگەر بێت و لەسەر عەرزەکەی خۆت یەک بلۆک یەک خشتدا بنێی خێرا یەکێک لە شارەوانیەکان ئەگاتە سەرت و ڕێگریت لێ ئەکا. ئەمە ئەگەر سزاش نەدرێت. زۆرینەی ئەو کەسانەی لەم جێگەیەن خەڵک و کەسانی درامەت سنووردارن، دەوڵەمەند نین. ئەوە نییە بڵێ لێرە 50 پارچە زەوی کڕیوە بۆ قازانج دایناوە، ئەو جۆرەشی تایە. بەڵام زۆرینەی ئەو کەسانەی لێرن ئێستا من یەکێک ئەیان دوێنم کەسانێکن کە حەز ئەکەن لە کرێچێتی ڕزگاریان بێت، لە قەرزاری ڕزگاریان بێت، ببن بە خاوەن و سوکنایەکی خۆیان کە خۆیان و ماڵ و مناڵیان تایە ئیسراحەت بکەم. من زیاتر ناڵێم ئەچمە لای ناڵێم میوان ئەڵێم ئەم خاوەن ماڵە بەڕێزانە کە لەسەر عەرزی خۆیان دانیشتون لە هەشتی حەسارۆک، من ئەچمە لای ئەم خاوەن ماڵە بەڕێزانە لەو برا بەڕێزەوە دەست پێەکەم فەرم و قسەی دڵی خۆت بکە بەڕاشکاوی. من مامۆستامە کرێچیمە چەندین ساڵە کرێچی. چەند ساڵە کرێچیت مامۆستا؟ تقریباً 6-7 ساڵە کرێچیمە. باش. لە 2012ەوە ئەو زەویم هەیە نیقەت ئەمان کڕیا بە یعنی بە فەقیری و بە زێڕ و هەستی ئەشیا فرۆشتیتمان تا عەرزەمان پێکڕێ. باش. پاش چەندین ساڵ چاوەڕوانی گوتیان ئەو سارنا 2013 دێ دوای گوتیان چاردە ساڵ بە ساهر تاخیر بوو. ئێستا ئەو گەیشتنە 2021 نوێترین لێدوانەوەی هەر دەرێ وادێ، یعنی ئەو خزمەتگوزارانە دێ وەکو عایلەی شەهیدیش. ئێمە وەکو عایلەی شەهید وەکو مامۆستا ینی بەڕاستی زەحمەتە لەو ژیانە ئەتوو لەلای کرێچی بی لەلای خاوەنزەوی بی ینی زەری بەش بدێ حکومەتەکەی ئەو زەویانە کاگیارگار دەبی زەری بەش بدەینە. ساڵانە چەند ئەدەن؟ ساڵانە تقریبا نزیکەی 16,350 قەتعەیە. هەر قەتعەک دەبی نزیکەی ساڵانە 400,000 زەریبە دەداتە حکومەت. طبعا ئەوانەی ئێرە لەسەر کورسێ دانیشتینە هەموو عایلەی شەهیدن، یەک برای شەهیدە، یەک کوڕی شەهیدە. ئەوانە باشە با بچینە لای ئەم دایکی شەهیدە، ئەم دایکە بەڕێزە. دایکیان چەند ساڵە ئێوە لێرە عەرزەتان کڕی؟ ئەمە 3 ساڵە. 3 ساڵە. تا ئێستا کرێچین؟ کرێچیە کوڕەکەم. تا ئێستا کرێچیە؟ ئارێ بەڵا. باشە. چ داواکاریەکی دیکەتان هەیە وەکو خاوەن عەرزێک لێرە؟ داوای خاوەن عەرزەوە 3 ساڵە ئەو عاردەم لەو گۆڕی هەموو بوویتە زبر و زار و هەموو بوویتە ئیشی خراپی لێ دەکرێ هەمووی کاکەوەیە ئەوەنیا. فەرموو جەنابتان چ داواکاریەکتان لە سەرۆکی حکوومەت لە پارێزگاری هەولێر لەو کەسانە هەیە کە ئەتوانن ئەم کێشەی ئێوە لەم جێگەیە چارەسەر بکەن؟ گەورەترین کێشەمان ئێستا ڕێپێدانە. ڕێپێدان نادەن بە کێشەی ئەوە بە حەجەتی ئەوە کە ئاو نییە. ئەوە چەند ساڵە هەردێ ئاو نییە. ئێبا بە دەوروبەر ئەو هەمووی لەبەر چاوی خۆتانە هەمووی ئاوەدان کرايتەوە. یعنی معقولە لەو هەر چار گۆشەی ئەترافت ناوڕاستەکە ئاوی نەبیت و ئەوانە یعنی هیوادانین ئەو ڕێپێدانە بەهانامان بێت و بە زووترین کات ڕێپێدان و پاشانیش خزمەت گوزاری بێت کێشە نییە. زۆر سپاستانەکەم، دەست و چاوتان خۆش بێت. فەرموو مامۆستا ئێوە چی ئەڵێن؟ داواکاریتان چییە؟ سکاڵاتان چییە؟ گلەیتان چییە؟ من وەکو کوڕەشەهیدێ قسەکەم، خۆم و دوو برام و ماڵی دایکم لێرە زەویمان هەیە. بێتر داواکاریەکە ڕوونە خەڵکی دەیەوێ مڵکی خۆیەتی زەوی خۆیەتی تا بۆیە بە ناوێتی ڕێکەپێدان هیچ جەنابی پارێزگاری نوێ
باسی خزمەت گوزاری کرد ئێمە تازە باسی ڕێگە پێدان ناکەین هەستەکە بازی ڕێگە خزمەت پێدان گوزاری چارەسەری کێشەکەتان بکە یا ئالۆستریەکە ئەگەر ڕێگە پێدان هەبێت ئەوانەی کە توانان هەیە تەبان ئەیکەنەوە ئەوانش کە توانانێ هیوادار دەرگای خێران شێوەیەکی سیستماتیک نابێ ینی هەر کەس بۆ خۆیە بێت ئەوەیە توانێت دێت ئاوادانیەکاتەوە ئەوەشی ناتوانێت تەبعا دیسان معانەت کەواتە ڕێگە پێدان چارەسەر نییە ئەبێت ڕێگە پێدان و خزمەت گوزاری سەداسەد ئێمە باسی ڕێگە پێدان ناکەین چونکە جنابی پارێزگار باسی خزمەت گوزاری کردو خزمەت گوزاری قۆناغی پاش ڕێگە پێدانە کەواتە ئێمە وازانین ڕێگە پێدانمان تێپەڕاندوە ئێستا هەمومان نتوانین لێرە خانوو بکەینەوە کەواتە ئێمە چاوەڕێی خزمەت گوزارین بەس لە 10 ساڵی داهاتوو بە زووترین کات هیوادارین لە ساڵی 2021 ئیجازەمان پێ بدەن کە خانووی خۆمان بکەینەوە ئینشاءالله زۆر سوپاسانەکەم مامۆستا با بچینە لای کە ئەمدایە بەڕێزەدایەکیان سڵاوت لێبێ عزیێتان کێشا و سوپاس کاتن مایکەکەت نزیک بکەیتەوە یەک تۆز بۆی گوێمان لە دەنگ خێراتی کەناڵەکەتانەکەم زۆر سپاس پێش خۆشحاڵ بووین ئەمە هەم ئەم جارە نییە کە چاو پێکەوتنەکەن لەگەڵ ئەمە چەندەم جارە ئەم خەڵکە کۆ ئەبێتەوە ئەم خەڵکە هەمووی فەقیر و هەژارە هەمووی ئەرزی خۆیەتی و مڵکی خۆیەتی تەنها ئێمە داواکاری ئەوەین کە ڕێبێدانمان پێ بدە باشە بەس جەنابتان لێرە عەرزتان هەیە یان مناڵەکانیشتان لێرە عەرزیان هەیە ڕقم مناڵەکانم کوڕەکەم پێشمەرگەیە لەگەڵ خۆمانە کرێچین پێکەواژین چەند ساڵە کرێچین 5 ساڵە 5 ساڵە کرێچین چیمان بۆ دامانتەوە ئەردا 5 ساڵە عەرزەکەتان کڕیوە ئەرەوەڵا ینی ئێوە کە عەرزەکەتان کڕیمە بەستان بوو لە کرێچێتی ڕزگارتان ئەرەوەڵا لە کرێچێتی ڕزگارمان بەڵامەوە 5 ساڵە هەم عەرزەکەتان کڕی هەم داهاتووی ئەرزوو زەویەکە دیار نییە و ئێوە شەر لە کرێچێتی بەردەوام نوەرکرێت هیچ هینێکمان دیار نییە ومێدێکمان ئێتر مەگەل لە ئیسەوە داواکاریتان چییە؟ وڵا داواکاریمان ئەوەیە کە پارێزگا قەراری داوە کە هین خزمەت گوزاری بۆ بکە بەڵێ هیوادارین لە کاک مەسروریش ڕێپێدان کاتەوە و بۆ ئەم خەڵکە کە نەجاتی بێت لە دەست کرێچێتی جگە لەوانەی کە باس کراون چی دیکە هەیە کە ضرورە لەم بەرنمەیە باز بکرێ هەر لە سەرۆکی حکوومەتەوە تا ئەوانەی دیکەی پێیوەستن بم بابەتەوە ینی گویان لە دەنگتان بێ و دەنگی ئێوەیان پێ بگە کاکەجان هەزار خەرچی ما خەرچی هەشتی عسارۆ وەڵا توش نەخۆش نەفسی بووە وەڵا هەزارە هەم کێشە هەیە بەس ناکرێ باز بکرێتن نەفەری باسی بکە ینی نەفەری وا بەکار کێشەی مادی نییە ئەوەی پارێکی داوە و کێشەی کۆمەڵایەتی بەڵێ کێشە کۆمەڵایەتی نەفەر هەو بە ڕایس پارێ کە قسەی بکەم ئەمێنێ خابرا کرێچی بووە لەسەر کرێتی ماری برایی فەقیرەی لەسەر کرێتیات عادلێکوانە بۆ ژیان لێ تێک چوو ئاخری ژنەقی تەراقدا ئەو ڕە گوتکاکە وەرە بەڕنامە خۆی قسە بکە بۆ نەهاتی ئەم ڕاست پارتیە ئەندی ئەوە یەک لە کێشەکان هەزارە کێشەی بکە ئەزە بڕۆ زۆر نەفەر عەزاکە باس بەعانەت خۆی بکە بەڕاستی هەزارە خەر مشکلەی هەیە کاکەجان بەسە ئەم بە ڕۆژە لە بۆ مە زۆر ئێستا دەبی سبێ ئەوەدان بکرێت نەک بێ سارەشکە بە زووترین کات کاک ڕێناس ئەوانەی لێرە خاوەن عەرزن خاوەن مڵکن چەندیان بەڕێژە ئەگەر بە نزیکەی بێت چەند لە سەدیان کرێچین تقریبا 9,000 کرێچ تێدایە 9,000 بەخۆش کرێچیمە ینی 9,000 کەس خاوەن مڵک خاوەن عەرز لەم شوێنە کرێچیە ئەگەر ڕێگە پێدان و خزمەت گوزاری بگان 9,000 کەس لە کرێچێتی ڕزگاریە بێت نەک 9,000 کاک یادگار 9,000 سودمان دەبێتن خەڵچکە سودمان دەبی ئەخەلێک واکەکەم ئەمسا کرێچیمە لە سعرە خانم کرد طبعا خانە کوێ من کابرا سعیبی نرخی دارە بەزی کرێتە ئێستا 350,000 کابرا بسبێ ڕۆژێ مەمنوعی بە 250,000 بەکرێ بداتن نرخی کرێ لە هەولێر دانە بەزیتن ئاوادانەکە تا جێ هەشتی عسار بەشی 5 گەڕە چییە بژانۆی لە هەولێر دروست دەکاتن کار و کەسابە زیاتر دەکاتن هەزاران سوودی هەشتی عسار ئەوەدام بکرێتەوە ئەخە لە بەساز بابەشی لی ناگەر بکەینە خانی شارەوانی ئێستا فەرمو چەند هەیە زبرێ برێژە بەکەی خۆت برێژە سبێتانە زبری برێژە کەس قسەی ناکە لە بۆ تو بە چا برێژدانە با دوێ بکە سبێگەن چ سەرت کاکەجان عەردی خۆمە پارەم پێدایە لە بەسن ڕێگەم پێ باش سپاس دەکەم کاک ڕێناس ئەم بەڕێزش قسە بکە فەرموو دەستخۆش کات یادگار بەڕاستی دەستخۆشی لێ دەکەین لێرە بە نسبەت عقارات یەک شتەیە باوەڕە تەبێ کات یادگار هەتا عقاراتەکانیش وان لیاتی وەبەرهێنان لێرە ناکەن هەنی بەڕێزت ئێستا گەر بۆ نمونە خاوەنی ئەوەی کە لە بازار پێ دەڵێن 10 دەفتەری دۆلاربی نای لێکوانە پێی بدەیت لەبەری پارەکەت دەبەسترێتەوە لێرە 250 متر کامل کات یادگار بە 3 دەفتەریە دەبی 20 عقاراتی بکەی هەتا لێت دەکڕی 2 ملیۆنی زەریبە بدەیت 250 دلاری عقد بدەیت ینی عقارەتەکانی ژوەبەرهێنانیان ینی وسیقیان بۆ یەک کەس سیقی بۆ عەرزەی نمایە ینی ئێستا تو دەبی ڕۆژێک دەرێ هەان لێم داگیر دەکرێت ڕۆژێک دەرێ هەان لێم دەستی نەوە
بەس ئەوەندە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران خەمێکمان لێ بخوا هیواداری خەمیشمان لێ بخوا دڵنیاشی خەممان لێ دەخوا زۆر سپاس زۆنگۆش با ئەم پیاوە بەڕێزەش قسەکانی خۆی بکات کاک یادیار دەستخۆشی لێکین بۆ ئەم بەرنامەیە ئێمە بەڕاستی من باوکم پێشمەرگە بووە هەمومان کەسی ینی ئەوەی لێرانەیە داکەیت بە هەموو کەسی پێشمەرگێ و شەیدە و ئێمە من لەگەڵ ماڵی دایکمدا دەژیم ئێستاکانە پارچە زەویەکم لێرە کڕێەوە خوێندنم تاوا کردووە ینی دا نەمەزراوم تێدەگەی داوای دامەزراندنیشم نەکردەوە مەقسەد ینی دایان کەسەیە پارچە زەویەکم لێرە هەیە ڕم پێ بدەن بابی کەمەخانی خێزانم هەیە ئەوش پێویستیتی و داوا لە حکومەت دەکەین ینی ئەگەر ڕێگا پێدانیش ئەکا باش شتێکی جوانمان بۆ بکە دایەکیان فەرموو قسەکانت بکە خێراتنتان دەکەم سپاست دەکەم سپاس بۆیەوە هیوادارین ئینشاءالله دەنگی ئەو هەموو برایانە صاحب حەقانە بگاتە کاکەمە ژمارەیەکی کەمیشەکەوە بۆتەوە چونکە ئێستا کاتی دەوامەوە ڕەنگە زۆریشی ناتبێ بەڵێ بەس چونکە باوەڕی نەما ئەوەندە دێن و دەگەڕێەوە چەند جار بێن وەڵڵا بەس ئینشاءالله ئەو جارێک کاک مەسرور هەر لە گەرمان دەبێ پشت و پەنامان دەبێ لە دوای خوای ئینشاءالله پشت بەخۆ بەوێ و ئومێدەوارم بیکات دەستخۆشی بەنامەکە لێ دەکەم کایەت یاری وڵا دەمانەوێت ڕێگە پێدان لە هەشت عسەرەکان بکرێتن وەکو برای شەیدی باش کێ دیکەوێ قسە بکات ئەمە 13 ساڵە کرێچمە پارەی دوو خانم دایتەکرێت بێجگە لەوەی شەرمەزار چەند ساڵە لێرە عەرزت کڕیوە 13 ساڵە 13 ساڵە هەیتم پارەی دوو خانیم دایتە کرێ باشە کە منداڵم نەبێستە منداڵەکانم گەورە بوونە باشە من درێژم یعنی ئێستا ئەمن کابرا سەری ماگە تەلەفۆن دەکە لۆ کرێەکەم نوناینی کابرا بڕوا بکە نەشادی هەیە بارنەوە عشپارەکە بیاکرێ خاین دروست کردیە و کابرا جۆشی من شادەدار کرێچی ویە تەلەفۆن لۆ من دەکا لۆ کرێ ناین ئەگە کرێکت پێ نادرێ بڕۆ دەرێ وەختی قەیرانەکەی باشە کە لەو خانەی دەریان کرد چوومە خانێشکە دەچوومە هەردوو سینگەشی کاکە چیش دەکەی دەم بۆ معاونت بیمە وڵات مۆزەفی کرێت پێ نادرێ عربك بتنشت مدات بيت الإيزار ديقو أكو سن 6 ورقة ديقو تم سن بيدري دم والله 9,000 بيدري ديقو بقى بكالكتوناي فرمو تێبینەکە ئەوەیە نای چەند شوێنەکەی ناوەکانی نابم هەر لە نزیک خۆمانە تاپۆ نییە ڕقم نیە هیز نییە کەچی ئێستا ئاوی هەیە کارەبا هەیە هەموو خزمەت گوزارێکیە بۆچی ئێرە تاپۆ هەیە ئەو شوێنانێک کە هەیە بە بەڵگەش لامانەگە حەز دەکەی ینی بۆچی ئەوەی ئاوەدانە ئەوە وەکو تێبینی داوا لە بەڕێز سەرۆکی حکوومەتەکەی وەکو باوکی یعنی ئەو میلەتە داوا دەکەین دەست بەجێ یعنی وەکو نەگاتە نەورۆز وەکو مژجێنێک بداتە ئەو خەرکە دەست بەجێ خوتوی یەکەم ڕێپێدان لە بەیانیەوە ئێمە زۆر دڵنیان سەرۆکی حکوومەت تەداخلی ئەو مەوزوع بکە بە بڕیاری وی دەکرێت ئەمە چوینە لای محافظ بەڕێز محافزی پێشوو ڕەحمەت خوای لێبی چوینە لای بەرپرسی شارەوان هەمویان بەعەلەنی یعنی پێمان دەرن لە دەسەڵاتیوانی ڕاستی داوا دەکەین تاکیدین دڵنیاین تەنها سەرۆکی حکوومەت دەتوانێت ئەو بڕیارمان بۆ بدا سبەینی ڕێپێدانمان بۆ بکاتەوە لەگەر چەند هەفتە چ کەش برێ خزمەت گوزاری دەدین مەبەستەکەت زۆر زۆر گەیشت زۆر سپاسانەکەم بینەرانی ئەزیز من قسەکانتان بۆ کورت و پوخت بکەمەوە ئەو کەسانەی خاوەن زەوین لە هەشتی حەسارۆک چەند داواکاریەکیان هەیە یەکێک لەو داواکاریانە ئەوەیە کە ڕێگەپێدانیان بۆ بکرێت کە بتوانن خانوویەک لەسەر عەرزەکەی خۆیان دروستکەن داواکاری دووەمیان ئەوەیە کە خزمەت گوزاری بێت بۆ جێگەکە ئەم شوێنە کە نزیکەی 18 ساڵە زیاتر لە 16-17 هزار خێزان لێرە موڵکی کڕیوە عەرزی کڕیوە ببێ بە خاوەنی خانووی خۆی جگەلەوەی زیاتر لە 9,000 خێزان لە کرێچێتی ڕزگاریان ئەبێت و ئەم پانتاییە چۆڵەی هەولێریش چیتر بە چۆڵی نامێنێتەوە و ئەبێ بە شوێنێکی ئاوەدان و شارەکە و وڵاتەکەش بێگومان جوانترەکە ئێمە لە ماوەی ڕابردوو پارساڵ لە بەرنامەی پاسی یادگار بوو لەگەڵ جەنابی دکتۆر فەرسەد سۆفی خوا لێی خۆش بێت باسی ئەوەم کرد باسی هەشتی حەسارۆکم کرد ئەمە یەکەم جار نییە ئێمە باسیەکەین ئەو باسی لەوە کرد کە چەند سیناریۆیەک هەیە بۆ چارەسەر ئێستا ئێمە ئەم بابەتە جارێکی دیکە ئەخینەوە بەردەست و بەرچاوی پارێزگاری نوێی هەولێر کاگومێت خۆشناو ئەبێ بەڵێنی چارەسەر وەربگرین وەڵامی داواکاری ئەو هاوڵاتیە بەڕێزانە و ئەو دایکە بەڕێزانە و ئەو کەسوکاری شەیدانە بداتەوە و بزانم چیان بۆکەن لەگەڵمان.
دیارە باسکردن لە شتی حەسارۆکەرەوە نییە کۆمەڵات زەوی و مڵکێک بێت کە چەندین هەزار خێزان لەوێ مڵکیان کڕی بێت و وەکو خۆیان باسیەکە نزیکەی 18 ساڵە چاوەڕێن کە ڕێگەیان پێ بدرێت ئاوەدانی بکەنەوە خزمەتگوزاری بۆ بچێت لە پاڵ ئەم باسەیە چیرۆکی زۆر ناخەژێن هەیە کاکرێ بڵین هۆکارەکەی ڕێگە پێنەدان بووە کە بە 180 پلە ژیانی چەندین کەسی بەداخەوە بەرەو خراپتر گۆڕیەوە یەکێک لەو چیرۆکانە من ئەمڕۆ لەم بەرنمەیە گێڕمەوە لەگەڵ کاکێکی بەڕێزە کە بەرامبەرم دانیشتۆ دیارە خۆی پێی خۆش بوو کە دەموچاوی دەرنەکەوێ بەڵام ئێمە مەبەستمان بوو کە دەنگی و چیرۆکەکەی بگا سڵاوت لێبێت گەر بە کورتی پرسیارێک بکەم هەشتی حەسارۆک چی لە ژیانی تۆ گۆڕی؟ هەشتی حەسارۆک ئەگەر بە تەواوەتی باسی بکەم تەواوی ژیانی منی گۆڕی لە ژیانێکی زۆر فەراوان و خۆش لە بۆ ژیانێکی دۆزەخ ئەمە سەرەتا کەسەکە بوو لە ژیانم باشە ئەو کەسە بڕیاری زۆر شتماندا بوو لە ژیانەکمان کە هاوسەرگیری بکەینەوە ئیتر لەسەر بنەمایەکی ڕازگۆی و لەسەر بنەمایەکی پاک ئیتر ئەو بەرنامە داڕێژ وە بۆ ئەو شخصە ئیتر زۆر متمانێ بە من بوو ساڵانەکی زۆر مەبلەغێکی پارەی خەیاڵی لەلای مندا نابوو باشە ئیتر ئەمن ئیشم لە بۆ پەیدا کرد بە متمانەوەش ئەمن ڕۆژێکیان ئاوە تەسادف لەگەر چەند برادەرێکی بووم باس لە حەرزەکانی هەشتی حەسارۆ کرا کە گوتیان لەوێندا حەرز هەیە هەرزانە و ڕێپێدانی خۆی هەیە و دەتوانی بیتێخانی بە دڵی خۆت ئیتر بڕیار بۆ شەوە چەند ئاوەیتی ساڵم پێوە کرد گوتم حەرز هەیە هەمویان لە حەرزەکان گەورە نێنی 450 مەترینە بڕیار چۆنە حەز دەکەی ئەمە ڕۆژێک بێ حەرزەکی ئاوا بکڕین ئیتر بکەینە خانێکە ئەوەی کە خۆت حەزت بێتی وەکو دوو هاوسەر تیا بژین بەڵێ لە داهاتوو شەرتیش نەبوو برێم لە بۆ خودی خۆم بیتە شا بەستەنها ئەو حەزی دەکرد کە لە کوردستان خانێکی هەبێتن موڕح بێتن باشە باخچەی هەبێتن بە حکمی ئەوەی کە لە کوردستان خانەکانمە هەموو 125 مەترە باخچە و شتینە ئەم شتەکانم لە بۆ شی کردەوە ئیتر ئەو حەرزە 450 مەترە ئاوایە و بۆ شێوازە و نرخەکەشی تقریبان تازە گونجاوە لەقەدەر ئەوەی کە لە گەڕەکەکانی 450 مەتر پارەی خەیاڵ لەوێ ئەو کاتە 450 مەترەکە لە شتی حەسارۆک تقریبان لە دەوری 9 دەفتەرە تا 10 دەفتەر ئاوا دەبوو ئەمن هەموو شتێک کە ئەنجامم دەدا ڕسمم دەگرت سەوتەکەم تۆمار دەکرد لە بۆ دڵنیایی خۆم لە بۆ ویش باشە کە مەحامەلەکان چۆن دەکرێتن حەقدەکانم پێ نیشان دەدا ئیدی بە ڕسم لە بۆم دەنارد دوای ئەوە کە حەرزەکەمان کڕی تەمان ئەم لێندە لە مەکتەب حەقاراتەکان پرسیارم کرد دەمێ بیکەینە خانی ئەمە باشە خانێک لەسەر ئەو مواسەفاتەکە خۆمان دەمانێت ئاوا ئەمیان هەر خەڵەتان کە گوتێن تەمەشا پێشتماکەن خانیە بەس خەڵک لۆ خۆی نایکاتێ یعنی موافقە هەیە بەس خەڵک لۆ خۆی لەلایەن نووسنگەکانی خانوبەرە تۆ هەڵخەڵەت پێدرایە و کاتە باش ئێترە مشتەمەشای پێشت ئەوانم کرد بەڵێ خانێکی 450 مەتریە بەس خەڵک ئیتر ئیشیان لێ نەکردە طبعاً ئەمە هەموو شتێکمان لەسەر ئەو حەرزەدانە یعنی هیچ پارەمان لە دەست نەما کە ئەوەی لە دەستمان بوو لەوەندەماندانە دوای ئەوە سەبر ئیش بکەن کە خانیەکەی هێتکەینەوە بڕە پارێکمان هاتە دەستی وتمان سەرەتا با هەیکەلەکە دروستکەن چوومە دوو مەعامەلاتی چوومە شارەوانی چار کاکەس و باید چ دەکەیت کار ڕێپێدان لۆیانی لەبەر چ ڕێپێدانە کاکۆ لە مێژە ڕاجیدا نزیکەی 18 ساڵە 7 ساڵە شتێکی ئاوای باسی با بە مکەکەڕین گوتیان ڕێپێدان هەیە ئیتر بەڕاستی کە ئەو شتەم جێ لێ بوو سەرەتا نەمیزێک سەر پێی بڵام چۆ زۆر شتەکە ناخۆش بوو لە بۆ من ڕۆژێک دوو سێ حتمما پرسیار دەکاتن بە بەردەوام نەمیز درۆی لەگەڵ بکە چۆکەوە بەڕاستی هینەیە ئیتر دەمێ ئاوا بڕۆم پێ بە گوتم وەڵڵای حاڵەتێکی ئاوا هەیە بەس سەبەر بگرە ئینشاءالله خوای گەورە دەرگای چەر دەکاتەوە لێرە ڕۆژانە شەڕ و ئاژاوە مشکلە بە تەلەفۆنات بوو باشە ژیانی من تاڵ بووە حەزم نەدەکرد بە هیچ شتێک بە ناڕاستی پێ برم هەموو بەڕاستیەکە پێم دەگۆ ئەم بۆ شتەکانم ئاوا کردیە بەس مەبلەغی پارەکانی خۆم پێ نەدەگو کەم چم لە بۆ سەرف کردیە چکە دەمزانی زۆری پێ ناخۆش دەبوو ئیتر دوای ئەوە سێ مانچکە بەستاچوو دەکە 6 مان بە یەکجاری بڕیارێکی لەسەردا وتی
ئەمە دەبی بە یەکجاری لێک جودا ببینەوە لەبەر ئەوە ئەتۆ هەموو سەرۆت و سامانی نت بە حەدەردا زۆر ئیلحاحم لەگە کرد زۆر گیانی دەمیست بە هەر شێوازێک بێ تێبگەێنم ئەمن ئەو کەسە نیم ئەوێت و بیر لێ دەکەیەوە ئەم ساڵانەکە و پارە خیاڵێتم لەبەر دەستی داها بۆ ڕۆژە خیانەتم لە یەک دیناری نەکردیان با شێوازێک بۆ ژیانی من زۆر تاڵ بوو یعنی زۆر جار هەبوو شەو هەبوو باوەڕ وەکەریانی دادەنیشتم دەگیریام بۆ تێگەردێتێ خۆت بسەلمێنێ ڕاستەکە بسەلمێنێ ئەو پارەم لۆ بگەڕێنەوە با ڕاستەکەی تۆ ببینم تۆ چۆن ئەو پارەیەت کۆ کردەوە و گەڕاندەوە تەماکە یادگار ئەو پارەیە بە قسە خۆشە ئەو بە چپەیدا دەبێت خاستە لۆ زروف و لۆ کاتی ئێستا بۆ بیرەوە نەکردەوە کە عەرزەکە بفرۆشیتەوە هەرزەکە پارێکی وای نەداکرد پارەکەی زۆر کەمیدا کردەوە تەمان هەندێک نووسینگەی استقلالت دەکا چونکە دەزانانی کە دەچێوێندەر ئەتو مەجبوری بیفرۆشیەوە بە پارەکی زۆر کەمتر ئیتر ئەمن تەنها هەدەفێک لە مێشکمدا هەبوو دەبا ئیلا ڕاستیەکانی لە بۆ بسەلمێنم کە بزانم ئەمن پاکە بەڵێ بەرامبەرێ هەستان تەمان لە ڕێگای هەندێک برادرانم تر لە مەحلە زۆوانە ئیشیان دەکەن دوو سیارم دەرهێنا بە قەرز چەند برادریت کە هەبوو پارەم لێوە گرتم بە قەرز قەرزە هێنا دەرەوە و بە نەقدت فرۆشتەوە بۆی بتوانی پارەکە کۆ بکەیتەوە ئیتر لە چەند شوێنەشکە چەند برادریشت کە هەبوو پارەم لێ وەرگرتن خانێکی خۆم هەبوو فرۆشتم مەبلەغی پارەکەم لە بۆ تەکوین کرد باشە ئیتر پارەکەم لە بۆ تەحویل کردەوە وتم ئەوە ئەمە ڕاستی خۆم تەواوی ئەو پارەی تەسلیمی تۆی کردبوو بە تەواوی بۆت ناردەوە هەموم لە بۆ ناردەوە باشە بۆتم ئەمێن بەڵام تۆ دەژێر باری قەرز و فشارێکی زۆرەوە نزیکەی تقریبا لە بۆ 11 دەفتەر دەچین ئێستا من قەرزارم چونکە فایزی هاتە سەر تەنها ببوونێ هەشتی حەسارەوە و دۆخی بەڵێ هەشتی حەسارە ئۆتۆمبیلەی کە لە پشتی منەوەیە ڕۆژانە لە ناو شاری هەولێر دەبینرێن کرێکارەکان لە وەکوتێ لە ئۆتۆمبیلی سەردانەخرا و بەزستان و بەهاوین هاتوچۆیان پێکرێ دەکرێکار و 15 کرێکار و 20 کرێکار ئەوانەی پیانە وترێت ئەندازیاری پاک و خاوێنی کارگوزارەکان ینی مامەڵەیەکی زۆر نامرۆڤانەیە لەناو ئەو ئۆتۆمبیلە بە 15 کەس 20 کەس کۆ ئەکرێنەوە و لە شوێنەکان لەم لا بۆ ئەو لا ئەگوێزرێنەوە ئێمە مەبەستمانە ئەم بابەتەش ببینە لای پارێزگاری هەولێر و چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە ئێوە بەم ئۆتۆمبیلە ڕۆژانە ئەگوێزرێنەوە بەێ ژمارەتان چەنە لە ناوەم ئۆتۆمبیل وڵایی هەنجاران 6 نەفەرین و 7 نەفەرین و هەشتین و کە لە زستانەیان لە هاوینە بەم ئۆتۆمبیلانە گوێزرێنەوە حەز ناکەن ئۆتۆمبیلێکی لانی کەم سەرداخراو بێ بۆ ئەوەی تەڕنە بن سەرماتان نەبێ بەڵێوە لە زستانە سەرمامان دەبی لە هاوینانیش خۆش هاینە بە زستانە قسەک زەحمەتە ئێمە دوایان بەرنمەیە ئەچینە لای پارێزگاری هەولێر کاکومێت خۆشناو چ داواکاریەکت لێ هەیە وەکو کارگوزاریەک وەکو هاوڵاتیەک وڵی دەمانەوێت هاوینان سایرش باشمان هەبیتن و لەو زستانان هاوینان خۆشە بە زۆر زستانان قسەک زەحمەتە ساردا عملەکان لە بە بارانێنا من پێم خۆشە لە ینی پرسیارێکی گشتیەوە دەست پێ بکەم کە دیسان بەداخەوە خەریکە بێ بە خەمی خەڵک بابەتی کەرنتین و تونکردنەوەی ڕێکارەکانی خۆپارێزی و گەیشتنی ڤاکسین ئەم بابەتە بەکوێ گەیشتووە و من هەر ئێستا کە هاتمە ژوورەوە بۆ ناو پارێزگا لێیان پرسی وتیان ئەرێ دەنگ و باسی کەرنتین نەکرینەوە خەڵک نیگەرانە زۆر بەخێر بێن کاگەرگەر بەداخەوە ئێمە بەپێی هەڵسەنگاندنە زانستیەکان بەپێی تەقاریری WHO ڕەوشەکە و هەواڵەکانی خۆشنی هەرێمی کوردستان لە چاردۆرەکەی خۆیدا لەو ناوچەیە کە هەینە کۆڕۆنای گۆڕاو وا لە تەشەنە سندندایە و بە دڵنیاییشەوە ئێمە بە دەرنابین وەکەوەی لە ڕابردوشدا ئێمە بە دەرنەبووین خەسارەتی زۆرماندا و خەڵکی زۆر تووشی ئەو پەتایە بوون. دەمینێتەوە ئێمە
چ دەکەین و حکوومەت لە پلانی دایە حکوومەت ئامانجی وا بووە لە سەرەتای کۆڕۆنا تا ئەمڕۆکەش ڕاستە بارگرانی لەسەر خەڵک دروست بووە و بە زۆرێک لە جۆرەکان خەڵک پێوەنی گەران بووە بەڵام حکوومەت لە پلان و استراتیژێتی خۆیدا سەلامەتی هاوڵاتیانی بە میحۆر وەرگرتیە لۆیش ئەگەر سەلامەتی و پاراستنی سەلامەتی هاوڵاتیان بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر ئەو ڕێکارانە هەبوو کە ڕێکارەکان تونکرایە لە بابەتی داخستنەوەی ڕێگاکان و وەکو بڵێ کەرەنتینی گشتی تا ئێستاکە هیچ پلانێک نییە کە کەرەنتینی گشتی ڕابگەندرێ بەڵام بە دڵنیاییشەوە کە تەوژمەکە دێ و وەکو باسم کرد هەواڵەکان خۆش نین دەبی ئیجراعاتەکانمان گۆڕانکاری بەسەردا بێتن ئێمەش بە بەردەوامی هەم لێژنەی باڵای کۆڕۆنا و هەم ژووری ئۆپراسیۆنی هەولێر بە بەردەوامی هەم لەسەر ئەو تەقاریرانە لەسەر ئەو لێکدانەوە و شیکاریە زانستیانە گفتوگۆمان هەیە کۆبنەوەمان هەیە بڕیاری نوێ دەکەین و پێشم وایە دەبێ لە هەمووی گرنگتر هاوڵاتیانن ئێمە تێگەیشتین مرۆڤایەتی تێگەیشت جگە لەوەی کە زانستی پزیشکی لە تۆپ بوو لە هەندێک کیشوەر و لە هەندێک وڵاتدا بەڵام ئەوەی بووە هۆکاری کە تا ئێستاکە کە ئەتیمادی لەسەر دەکرێتن بریتە لەوەی کە مرۆڤەکانن لۆ ئێمە داوا لە هاوڵاتیانی شارەکەمان دەکەین داوا لە میوانانی شارەکەمان دەکەین داوا لە سنووری پارێزگای هەولێر دەکەین هاوکارمان بن لەگەڵ لێژنەکانی کە لێژنەکانمان زیاتر دەبن لێژنەکانی قایم قامێتەکان و مەفارزەکانی پۆلیس و هەموو ئەو دەستگایانەمان ڕاستپاردیە تەرکیزی ئێستامان لەناو ئەو هەڵمەتێکە هەڵمەتێکشمان ڕاگەیاندووە وەکو پارێزگا هەڵمەتێکی یەکارتێت تەرکیزی ئەساسیمان هۆشیاری هاوڵاتیانە بەبێ هاوکاری هاوڵاتیان ئێمە بە دڵنیایی و هیچمان پێ ناکرێت هەرچش بکەین دەستگاکانی تەندروستیمان هێندەی بەهێز بن و چارەسەریەکان و نەخۆشخانەکانمان هەموو ئامادەکاریەکیان هەبێتن بەڵام ئەگەر هاوکاری هاوڵاتیان نەبیتن ئەنجامی باشمان نابێتن بە خۆشحاڵیەوە ئێستا بەپێی ئاخیر هەڵسەنگاندن کە کرایە داوەندەکانی خوێندن باشترە ئەمن خۆشم مەدانیان بەبێ هیچ مەوعیدێک بەبێ ئەوەی تربیە ئاگادار بیتن پەروەردە ئاگادار بەبێ و ڕێبەر و مامۆستایانی قوتابخانەکەش ئاگادار بن سەردانی قوتابخانەم کردیم لێ قوتابخانەدا یەک قوتابی بینیە لە ناو پۆلدا کە ماسچینە بەستایە پرسیارم لێ کردە و لە جیرفانی هەیبوو دەری هینە هەڵسەنگاندنەکان وایە لە بابەتی پەروەردە زەبتەشی باش کرایە مامۆستایان و قوتابیان تا حدێکی باش لە هەموو سنوورەکان و بەتابەتی بەنسبەت ئێمە وەکو هەولێر بەپێی ئەو مراقەبە و چاودێری کە کردیتمان لەوێ باشترە بەڵام ئێستا ڕاستە نایشارینەوە لە پەروەردە باشین بەڵام بە دڵنیاییەوە لە ناو مزگەوتەکان باش نینە بە دڵنیاییەوە لە ناو بازار و شەقامەکان باش نینە شتێکی زۆر ناعلمی کەتیتە بازار و شەقام کە پێی دەگوترێ خەڵک لە خۆیەوە قسە لەسەر ئەو بابەتە دەکا ڕاستە ئەوە خێراتر بڵاو دەبێتەوە بەڵام کاریگەری نییە ئینسانی پێ نابرین نە بە پێچەوانەوە جارێ مەشتە نازانین بە کاریگەریەکانی خێرا بڵاوبوونەوەی دەزانین بەڵام ئیفرازاتی دوای ئەو نازان لۆیم تاکید دەکەمەوە ئێمە پێویستیمان بەوە هەیە کە هەندێک ئیجراعات لە مزگەوتەکان لە شوێنەکانی ئاینەکانی دیکەش دەگرینە بەر ڕەنگە لە بەردەمی هەر مزگەوتێکمە دوو پۆلیس دابنین هیچ کەسێک بەبێ ماسک نتوانانی داخلی ناو مزگەوت ببیتن مزگەوت شوێنێکی گشتیە وەک چۆن ئێمە دەتوانین لە مۆڵێکەوە بکەین و چۆن دەتوانین لە هۆڵێکی کۆبنەوە و کۆنفرانسێکی ڕسمی ئەو کارە بکەین مزگەوتیش بەو جۆرە شوێنێکی گشتیە هەمیشە مامۆستایانی ئاینی قسە لەسەر ئەو بابەتە دەکەن بەڵام ئەوەی پێگیری ناکە هاوڵاتیانن و لە ناو شەقام و بازارەکانش بە دڵنیاییەوە ئێمە لە بازارە میلیەکان تا ڕادەیەک لە مۆڵەکان سەیتەرەکرایە خەڵک لێ ڕاهاتیە بەبێ ماسک هاتوچووناکە بەڵام نایشارینەوە بەڕاستی لە ناو بازاری میلی هەولێر لە ناو بازاری قەیسەری هەولێر لە ناو بازاری شێخەڵای هەولێر بەدڵی ئێمە نیە ناچارین ئێمە دەستگاکانی خۆمان ڕابستپێرین دەبی لە ناو شەقامدا ئیجراعات دەبی خەڵک بکرێت باشە چی سەبارەت بەگەیشتنی ڤاکسین کێ لە پێش ئەبێ بە وەرگرتنی ڤاکسین بەتاکید ئەوانەی نەخۆشی مزمینیان هەیە ئەوانە لە پێشینە دەبن بە پێی ئەو حازریانەی وەزارەتی تەندروستی و دەستگا تەندروستیەکانی ئێمە کردیتیان بە تەمەنەکان ڕەنگە پێویستیمان بەوە هەیە ئەمە لە کارمەندانی تەندروستیشدا لە دکتۆر و پزیشک خەسارەتێکی زۆر زۆرماندا چکە ئەوان بەرکەوتی ڕاستە خۆیان لەگەڵ نەخۆشەیە دەبێ ئیسسنا ئەگلە بۆ ئەوانیش بکرێت چکە ئەوانن دەبنە هۆکاری بتوانن بە باشترین شێوە ڤاکسین بگا و عیلاج بگا و چاودێری نەخۆشەکان و نەخۆشخانەکان بکرێتن بەتاکید وەزارەت پلانێکی هەیە بە پلانێکی یەکسانی و بە پێی زەڕوریەت ڤاکسین بەسەر ئەواندا باش دەکرێت بەڵام دیسان تاکید دەکەمەوە خەڵک پشتی لێ نەکاتەوە بڵێ ڤاکسین گەیشتە کوردستان ئیتر خەممان نەما ڤاکسین گەیشت بەڵام تا 6 ملیۆن ئینسان
ئەو پێکوتەیە وەردەگریتن بە تاکید وەختی دەوێتن ئەو ڤایرۆسەش بە دڵنیاییەوە پارەی دەوێت و کاتی دەوێتن ئەو ڤایرۆسەش چاوەڕوان ناکە ئەویش وەکو ئێمە ئینسانەکان چاوەڕوانی گەیشتنی ڤاکسین بکە ئەو لە بەردەوام لە بڵاوبوونەوەدا بەردەوام مەترسیەکانی کاریگەریەکانی زیاتر دەبن. باشە کاک ئومێد دیارە بابەتێک هەبوو من لێت ناشارمەوە بەنیاز نەبووم بەناوم بەرنمەیە باسی بکەم بەڵام کە بینیم لەسەر شەقامەکان وتم خەمێکە و جەنابیشتان وەکو حاکمی شار و کەسی یەکەمی شار لایەک لەم بابەتە بکەنەوە و من چاوپێکەوتنم لەگەڵ هەندێکیشیان کرد لەسەر شەقامەکان بە زستان و بە هاوینی بە گەرما و بە سەرما کۆمەڵێک ئۆتۆمبیلی تایبەت هەندێکیان مڵکی شارەوانین هەندێکیشیان مڵکی کۆمپانیاکانن کارگوزارەکان ئەندازیارەکانی پاک و خاوێنی و خاوێنکردنەوەی شار بەو شێوەیە دەگوێزرێنەوە. پێشەم شتە کاگەر زۆر سپاس ئەوە کاری میدیایە لە گواستنەوەی وێنەی حەقیقی نەگوێنە دروستکردنەمە زۆر جارێک لەگەر بە ڕێزشان ئەو بابەتانەمان باس کردیە ئەوە دیاردەیەکی زۆر نەشیاوە بەلای ئێمە لە پارێزگای هەولێر ئەوە کارێکە ڕاتکراوەیە بە دڵنیاییەوە بەرپرسیارەتی دوو جیهەت هەیە لەو کارەدا بەرپرسیارەتێک ئێمەینە حکوومەت لەو بەرپرسیارەتە ڕاناکەین ئێمە لە کۆبنەوەی هەفتانەکە لەگەڵ بەڕێوەبەری هەموو فەرمانگە خزمەت گوزاریەکانی شارەوانیەکان ئاو ڕۆ و کارەبا و ژینگە کۆبنەوەمان دەبێت یەکێک لە تەوەرەکان قسەکردن لەسەر ئەو بابەتە دەبێتن هەر ئێستاش ئەمە دوای ئەو بەرنمەیە لەگەڵ شارەوانەکان قسە دەکەین ئەو بەرپرسیارەتی لەسەر ئێمە وەکو پارێزگا وەکو حکوومەت بە دڵنیاییەوە چارەسەری دەکەین مەسئولیەتی دووەم لەسەر کۆمپانیایە ئێمە گرێبەسمە لەگەڵ کۆمپانیەکان هەیە لە پاکردنەوەی شاردا ئەوان مەسئولن لە ئالیات دابینکردن ئەوان مەسئولن لە پاگەڕاگرتنی شار ئەوان مەسئولن لە ژیانی کارمەندەکانی خۆیان ئەوان مەسئولن لە ڕێک تەعاملکردن لەگەڵ مرۆڤەکان کە ئەوانە من لە شەوێک لە کارێکی مەیدانیدا ژمارەیەکی زۆرم لە شەقام بینی ئەوانە کاریان دەکرد نەمتوانی لە گلیان دوور بکەمەوە بە تەنها دەستخۆشی چوومە ناویان ئەوانە خزمەتی شار دەکەن ئەوانیش بەرپرسیارن لەو شارە کارگوزارێک کە شەقامێکی شاری هەولێر پاک دەکاتەوە وەکو ئێمە ئەویش لە جزئێک لە جزئەی کاری ئەوە بەرپرسیارە من بە دیارە دەچی نەشیاوی دەبینم بە دڵنیاییەوە هەر ئەو ڕۆژ لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان قسە دەکەین دەبی لەگەڵ کۆمپانیەکان قسە بکرێتن دیاردەیەکی زۆر نەشیاوە ئەوە لای ئێمە قوبوڵ نەکراوە. سوپاس دەکەم من کۆتا پرسیارم لە جەنابتانەکەم بەڵام بەر لەوەی کۆتا پرسیار بکەم من هەمیشە من باس کردووە ماوەی ڕابردوو مانگی 11 2019 بوو لەگەڵ ڕەحمەتی تۆر فەرسەد سۆفی بەرنامەیەکمان کرد دیار بوو پلانەکانی خۆی باسە کرد یەکێک لەو بابەتانی کە من باسم لەگەڵ کرد هەشتی حەسارۆ دیارە من هەمیشە وتومە ینی بچووکترین سادەترین پۆست دابنێ ئەگەر بۆ نمونە بڵی بەیانیتان باش بەس بزانن کەسێکی گشتیت ئەکرێت دەنگیان هەشتی حەسارۆک بە هاشتاگ بنووسین داخلە بنشتی لە گەڵن لێرە جەنابی دکتۆر فەرسەد خوالی خۆش بێت باسی ئەوەم لەگەڵ کرد ئەزانم هاوڕێیەکی ئەزیزی تۆ بوو و ئێوە بەڵێنیەوەتاندا کە کارنامەکەی ئەو جێبەجێ بکەن چەند ڕۆژ پێستا کۆبوونەوەیەکمان کرد سێ ڕێگامان هەیە بۆ ئەم بابەتە سێ ڕێگا ئێستا دیراسەینە کامەمان پێکرد یەکەچیان جارێ پێمان ناکرێت ئێستا لەو مەرحەلەیە ئەوش ئەوەیە حکوومەت بێت پارەیەک تەرخان کە تەنها ڕێگای بێزگە لە مەسائلی تری خەدەماتی تر تەنها مەسلەی زادە 85 ملیار دینارمان پێویستە ئێمە ئێستا ئەو مەبلەغەمان نییە 85 ملیار لەو مەرحەلەیە حکوومەت ناتوانێت بۆ یەک تاکەگەڕە دابینێت کەواتە ئەو ئۆپشنە لە ئێستادا واسی لێ بێن وازی لێ ناینین بەڵام چاوەڕێ ئەگەر بەیانی توانیمان لەگەڵ حکوومەتی عراق کە ممکن بوو خەریک و گەینە نەتیجە بەڵام ئەو وەزعی عراق بەزەنە بودجەی تەنمیە ئەقالیمی ناردبە من یەکەم قرار دەمدا دەمگوت دەبێت ئێمە ئەو لە بەشی گەورەی ئەم پارەیە بۆ هەشتی حەسارۆک لە ئەولەویاتی کاری جەنابتان زۆر پارێزگا زۆر بەڵام ڕێگەی دووەم وسەی میشمانێ ڕێگایەکەیە کە خەڵکەکە خۆی باسیەکە لەسەر کولفەی خەڵکەکە بکری ئێمە تەنزیمی بکەین ئەمەشیان ڕێگایەکە بەڵام جارێ ئەویش لەو لایەدانێ بە ڕێگایەکەیە کە من پێم وایە ڕێگایەکی زۆر عملیە و لەوانەیە بڕۆینە پێش لە سەریشی تاوان بەڵام بە موافقەی سەرۆک وەزیران بە موافقەی جەنابی وەزیری شارەوانی و بە دیراسە مستەسمرێک کاتۆتە پێش ئەڵێ من هەموو خەدەماتەکانەکەم جەنابی دکتۆر محەممەد شوری سەرۆکی دەستەوە بەرێنانیش تقریبا ناماژەیەکی هەموو خەدەمات بکە بەڵام لە بەرامبەردا ئەو
شوێنە تیجاریانەی لەم گەڕەکە هەیە کە خۆش بەختانە ئەوەش خەبەرێکی خۆشە ئێمە ئەوانەمان ماوە سەبارەت بەم بابەتە من بە دوواداچۆنم کرد باشە ئەوان داواکاریەکانیان زۆر سادە و ساکارە و جەنابی سەرۆکی حکوومەتیش هاتۆتە سەرخەت چی ئەکەن بۆ ئەوان من دوێنێ لە خزمەتیان بوو لە هەشتی حەسارەوە جارێ سڵاو بۆ ڕۆحی جوانەمەرگ دکتۆر فەرسەد کە هەموو ئەو بابەتانی باسی کرد بۆ بەنسبەت منیشەوە هەم لە ڕۆژی دەست بەکاربوونم هەم لە ڕۆژی متمانەدانم هەم لە دەستپێکی کارەکانم ڕامگەیاندێ لە بە خەڵکی شاری هەولێرە و کارنامەیە کە لە چوارچێوەی کارنامەی کابینی نەوەمی حکوومەت هێرێمی کوردستانەوە لە بەردەستی مندا من جێبەجێکاری دەبم بە گۆڕانکاری و بە دەوڵەمەندکردنی لەگەڵ زروفی ئێستا و گونجاندنی و بە دڵنیاییەوە خەمی گەورەی ئێمە یەکێک لە خەمەکانمان ئەو بابەتە باش بەنسبەت ئەو خواستە سادەیەی کە ئەو هاوڵاتیانە هەیتیان ئێمە وەکو پارێزگای هەولێر پشتیوانیان لێ دەکەین چ خواستێکی ڕەوایە 17 ساڵە 17 قەتعا زەوی دابش کرایە خەدەماتی پێنەگەیشتە بە تاکیدەوە بەبێ هۆکار نەبووە هۆکاری مالی تێدا بووە هۆکاری گرفتی قانونی هەبووە بەڵام ئێمە ئیرادەیەکمان هەیە ئەوە چارەسەر بکەین کە ئیرادەیەکمانی خەمی ئێمەیە ئەوان ڕەوانە و خەمی ئێمەشەوەکو حکوومەت چ دەکەین یەکەم کاری ئەمە قسم لەسەر کردی لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت لە خستنە ڕووی پلان و شێوازی کارکردنمان و خزمەتکردنمان دوای پێسپاردنی ئەوەرکە لەسەر شانمانە یەکەم کار ئەمن لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت بابەتی هەشتی حەسارۆکم باس کردیە جەنابیان زۆر جددیە خەمێکی گەورەیە لە لای جەنابیشان کە ئەوە مژدەیەکە لە بۆ ئاگاداری کێشەکەی و خەمیشی لێخوات بە دڵنیاییەوە جەنابی سەرۆکی حکوومەت زۆر ئاگادارە زۆر پەرۆش بوو ئەمن دەمیست تەفاسیلات بدەم ئەو بەخۆی معلوماتی ڕەنگە دەقیقتریشی هەبوو بیتن بەڵام ئەوەی گرنگە ئیرادەیەشی هەیە لەگەڵ گونجانی لەگەڵ دۆخی ئێستا دەبیت چارەسەر بکرێ و ڕای سپاردم لەگەڵ وەزیری شارەوانی کە ئێمە لە نزیکترین کات پێشتریش لە محافەزە وەزیری شارەوانی و هەڵسەنگاندنانەکرایە کۆمەڵێک ئەلتەرناتیڤ دانرایە یەکێک لەوانە بەڵام بە دوو دڵنیایی بە هاوڵاتیان دەدەم بە هیچ جۆرێک ئەو جێگایە نابیتە پرۆژە و زەویەکانیان نافەوتێ ئەوە با دڵنیا دووەمش دڵنیاییان پێ دەدەین ئەگەر چار پێشنیار هەبیتن سێ پێشنیار هەبی یەک پێشنیار هەبی دە پێشنیار هەبی ئەوەی دەبتە قرار ئێمە وەکو حکوومەت ئێمە وەکو پارێزگا دەیکەینە قرار و تەنفیزی دەکەین لە هەر کاملشان کاتێک قرارماندا بزانن چەند ڕێگایەکی دیکە هەبووە ئاسانترین و باشترین ڕێگا بۆ ئەوانە ئەگەر بەوەی ئیمکان ئەمەوە ڕازبێژین لەگە خەڵکی کوردستان خۆزگە بمانتوانی بە ئێستا ئەو ئیمکانیەتە لە حکوومەت هێرێمی کوردستانی و باڵەتی پێ چارەسەرکەین خۆزگە هەمان بایە باز لە پەرپێدانی پارێزگاکان دەکری لە عێراق بگەڕێتەوە ئەگەر ئەو بوو دەستکراوەتر دەبیت من کە قسم لەگەڵکردن کاگومێت ئەڵێت ئێمە 18 ساڵە چاوەڕێ ناکرێت پێمان بڵێن دو سێ ساڵی دیکە چاوەڕێ ئێمە کە دەستگا پەیوەنددارەکان دانیشتین بڕیاری کۆتاییماندا ئەو کاتی بە ڕاستگۆیی بە خەڵکی دەرێن لە ماوەی ئەوەندەدا و پرۆژەیە جێبەجێ دەبیتن بەم نزیکانە ڕۆداییەوە بە دڵنیای فەرمانی جەنابی سەرۆکی حکوومەت هێرێمی کوردستانە ئێمە وەزارەتی شارەوانی مەسئولین لە مەسئولیەتەکەش ڕاناکەین لەگەر هەر جیهەتێکی دیکەش پەیوەندداربی بۆ بابەتە بە گەرمی دێنێ سەرخەت و هەوڵ دەدەین قراری نیهایی بدەین و دیسان تاکید دەکەمە بەڵام لە شەو ڕۆژێک نابێت بەڵام کاتێک بڕیاری نیهاییماندا زۆر بەڕاشکاوی بە خەڵکی دەڵێن کە لە ماوەی ئەوەندەدا ئەو پرۆژەیەمان لەو ماوە زەمەنیەدا جێبەجێ دەبیتن و کۆتایی پێدێ خاڵی دیکە قسەکانی ئێمە تەسیر لەسەر بازاڕی ئەوێن دەردەکە ئەم دەمێ زۆر ڕاشکا بەڵێ ئەو خەمی منیش بوو قسەکانی ئێمە ئەمە بەشێک لەوانی نامە بۆ منە نێرن کە ئەڕۆمە پرۆفایلیانەوە سیرەکەم نووسنگی خان و بەرەو عقاراتیانێ ئەمە ئەوەش دەزانین خەڵکەکەیە 100 پارچە زەوی هەیە لەوێ خەڵکەکەیە ئیمکانیەتی هەبووە زروفی خەڵک لەبار نەبووە ئەوانەی وەریان گرتیە بە ناچاری فرۆشتیتیانەوە خەڵکێکی خواپێدا و هەیە ڕەنگە ئەمە دیراسەیە و بابەتانەش بکەین ینی تەعامل لە گەرەوانە چۆن دەبیتە هاوڵاتیەکی فەرمانبەرێک تازە خێزانی پێکەهینەیە 18 ساڵ پێش دوێنێ دایکی دوو شەهیدی شەڕی جەنگی داعش قسەی بۆ من کردووە ئەڵێ لێرە حاڵەتی دەگمەنمان هەیە کە سوکاری شەهیدمان هەیە کە قوربانی دایە فەرمانبەرمان هەیە گەنج بووە تازە خێزانی پێکینایە بنیازی ئەوەی ساڵێکی دیکە
ئەو پارچە زەویە دەکاتەخانی ئێستا کوڕکچەکانی وەکو ئەو خەریکی ژنیان و مێردکردنن یعنی 18 ساڵ جیل دروست دەکاتن تایەتی تووشی کێشەی کۆمەڵایەتی بۆ جیاوەوە چەند دەستی کردێ زەویەکان ئەوانە هەموو کێشەنە بەڵام ئیرادەیەکی کێشەکان چارەسەرکەین و دیراسەیەکی واقعی بکەین عدالەتێکە بیتن یان سەرمایه‌دارێک وەکو باسم کرد 100 پارچە زەوی کڕیە بە دڵنیاییەوە دەبی فەرقیەبی لەگەر فەرمانبەرێکی لە عمریدا پارچە زەویەکی وەرگرتیە هەموو داهات وەکو یەک دامەتی خۆی خچۆتە ناوە ئەمە ئەوانە هەموو دیراسە دەکەین بەڵام دڵنیایی بەو کە سوکارانەی خۆمان دەدەین کێشەی ئەوان ڕەوایە خواستی ئەوان ڕەوایە ئێمە پشتیوانیان لێ دەکەین باشترین ڕێگا و باشترین بژاردە هەڵدەبژێرین کە لە سوودی ئەوان بێت لە زووترین کاتی لە زووترین کاتی دەکەین. جەنابی ئەندازیار عەبدولواحید خۆتەزانی تەواوی هەوڵەکان هی هەوڵی ئێوە هەوڵی ئێمەوە ڕاگەیاندن لە پێناو مرۆڤدایە بۆ ئەوەی ینی مرۆڤ لە دۆخێکی باشتردا بێت ئیتر ئەم ئینسانە سنتەرە ئەگەر چ ڕەگەزێکە بۆ نمونە لە چ نەتەوەیەکە چ زمانێکە ڕەنگی پێستی چۆنە هەر شتێکە بابەتێک کە من لەگەڵ جەنابی پارێزگاری هەولێریشە باسم کرد گواستنەوەی بڵێن خزمەتگوزارەکان کارگوزارەکان یان ئەندازیارەکانی پاکوخاوێنیە بەم شێوەیە لە تەواوی وەرزەکانی ساڵە باران بێت سەرما بێ گەرما بێ بەم شێوەیە 10 نەفەر 15 نەفەر لەناو ئۆتۆمبیلێک کۆ دەکرێنەوە و دۆخێکە قابل بە ئینسان نییە ئیتر پلە و پۆست و پێگەکەی کە پێگەی ئەمان زۆر زۆر گەورەیەچکەوە ئێمەین شار پیسەکەین ئەوانن شارەکەمان بۆ جوانەکەن و پاکیەکەنەوە جەنابی پارێزگار بڕیاریدا یان با بڵێن بەڵێنیدا کەلا لەم بابەتە بکاتەوە چارەسەریکە جەنابتان وەکو سەرۆکی شارەوانی هەولێر چکە هەندێک لە ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیلی شارەوانین و هەندێکشانی کۆمپانیەکانن ئەم دیاردا نەخوازراوە چارەسەرکەن بەڵێن ئەدەن لەم بەرنمەیە بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە ئەو کارەمان نووسشمان ئەڕاستە کردو بۆ کۆمپانیەکان بەڵام بەتەکیید لەسەر ئاستی تاک جار بەجار ئەو کارانە دەکرێتەوە بەڵام خۆتەزانی هەولێر نوێنەرایەتی وڵاتانی تایە لە تەواوی عێراقەوە لە وڵاتانەوە سەردانەکەن نمونەیەکی جوانە لە هەموو ڕووەکانەوە گەشەی کردووە بەڵام کاتێ بەسەر شەقامێکی ئەو لێرە تێپەڕی جوانەکان نەبینی و ئەمابینی پێچەوانەی یەکتر ئەبەدەکی چکە تەنها کۆمپانیەکان نین ئۆتۆمبیلی شارەوانیشی تایە ڕاستە ئێمە ئاماژەم پێکردەوە نووسامان بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکان کردیا کە نابێت بەو شێوەیە دەبێت ڕێز لە مرۆڤ بجرێتەوە و دەبێت لە ڕێگای پاس یان لە ڕێگای پیکەپ دەبڵەمەرە هەیە دەبێت ئەوانە بگوازێنەوە دواتر لەگە قەڵابوانە تەعامل دەکەنەوە ئەوە کاری ڕۆژانە خۆیانە بەڵام بە هیچ شێوەیەک ئێمەش دڵنیاتان دێنێ ئەوەی دوو جارە هەندێکیان نەیانیش قسە بکەن بەڵام من بە نوێنەرایەتی ئەوان ئەم داواکاریان بە جەنابتان گەیان بەخۆم بە دوواداچوونیش تاویش بۆ ئەوەت دەکەمەوە ناکرێتن بە هیچ شێوەیەک ئێمە لای ئێمە مرۆڤ بەرزترین قیمەتی هەیە بۆیە بە هیچ شێوەیەک چۆن بۆ خۆمان قبول ناکەینەوە بۆ ئەوانش قبول ناکەینەوە بە هیچ شێوەیەک بەم شوێت تەعاملە لەگە بکرێتەوە سواء ئەگەر ڕەگەزەکەی هەشت سیەک بێتن یان ڕەنگی پێستیوانە هەر ئەو بێتەوە بەڕاستی ئێمە لە هەولێر فێر بووینە تەعایشی برایەتی و هەروەها ڕێزگتن لە مافەکانی بابەتە چارەسەر بێ لە دوایان بەرنامەی و گەیاندنی بە ئێوە بە دڵنیایی ئێمە دوو کاتێکیش چارەسەر بوو بە ڕسمی ئێمە بانگێش بکەن بە خۆشحاڵی و حزورمانە بێت و دەستخۆشیشتان لێ هەر بژین من بابەتێک کە با ئێجگار بابەتێکی گرنگە من لەگەڵ خاوەن زەویەکانی هەشتی حەسارە و دانیشتم بەرنامەمان لەگەڵ کردن نیگەرانیەکانی ئەوانمان وەرگرت داواکاریەکانمان وەرگرت ئەوان نیگەرانی ئەوەن کە نزیکەی 18 ساڵە چاوەڕێن مڵکی خۆیانە بە پارەی خۆیان کڕیویانە تاپۆیە بە ناویانەوەیە بەڵام خۆتەزانانی ڕێگە پێدان نییە چونکە خزمەتگوزاری نەگەیشتۆتە جێگەکە جەنابتان وەکو سەرۆکی شارەوانی هەولێر بەڵێنی چیان پێدەن بابەتەکەیان چەند چۆتە پێشەوە و ئایا لە نزیکترین کاتدا ئەکرێ بڵین هیوایەکیان بۆ ئەگەڕێتەوە چکە ئێستا بێ هیوا بوو بەڵێ ڕاستگۆم لەگەڵت ئێمە بە یەخدان بە هەشتی حەساڕۆک یەکێک لە کارەکە سەرچیکان بووە و شوێنی بایەخدان و ئیحتیمامی بەڕێز جەنابی سەرۆک حکوومەت بووە کە بتوانرێتن ئەم گرفتە چارەسەر بکرێتەوە لەبەر ئەوەی ئێمە چاک دەزانینەوە گرفتی وانە وەک بەڕێستان ئامۆژتان پێکردەوە 18 ساڵە ئەم گرفتە هەیە ئێمە لەو ساڵەدا زیاتر لەوانەیە
13 کۆبوونەوە ئەنجام درایە بەلایەنی کەم لەسەر ئاستی جیایە جواز لەلایەن وەزیری شارەوانی گشت و گوزارەوە لەلایەن پارێزگاری هەولێر و هەروەها گشت ئەولانی پەیوەندیدار وەک ئاماژم پێکردەوە جەنابی سەرۆکی حکوومەت بەخۆی لەسەر خەتە بۆ ئەوەی بتوانرێتن ئەم گرفتە بۆوانە چاسەر بکرێتەوە بەڵام لێت ناشارمەوە گرفتی وانە گرفتێکی ئاسانیش نییە بەڵکو گرفتێکی زۆر قورسە 16,000 پارچە زەوی لە هەشتی حەسارۆک 17 ساڵە چاوەڕوانی خزمەت گوزاریە سەرڕای ئەوەی گشت ئەو نەهامەتانەی کە ئەم باسم کردەوە لە قەیرانی دارایی هەبوونی ڤایرۆسی کۆڕۆنا و بڕینی پارە و موچە لەسەر هەرێمی کوردستان سەرڕای هەموو ئەو گرفتانە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان درێغی نەکردەوە یەک دەقەش لە ئەوەی کە بتوانێتن چارەسەرێکی گونجاو بۆ خاوەنەکانیان بڕیاری داوە بەتاکید بەدڵنیاییەوە چونکە ئەگەر ئەو شوێنی بایەخی یەکەمی ئەو کارە نەبایە چەندین جار ئاگداری وەزیری شارەوانی و پارێزگاری هەولێر کرایەوە بە جددی دیڕاسەتی ئەم بابەتە بکرێتن بۆ ئەوەی چارەسەرێکی گونجاو بۆ ئەم شوێنە بدۆزێتەوە ئەو کۆبوونەوەنەش بەڵگەی ئەوەیە کە حکوومەت زۆر جددیە لە دیبیدنەوەی چارەسەرێکی بنەڕەتی بۆ هەشتی حەساڵۆک. کاک ساسان هەر لە ماوەی ڕابردوو کۆمەڵێک پرۆژە تەواو کراون و هەندێکیش دەست پێکراون بۆ نمونن جەنابیشتان ئاماژەتان بە نمونونەکان کردووە هەر لە 120 مەتری لە هەولێر دەستپێکی 100 مەتری لە سلێمانی شەقامی بارزان لە دهۆک هەندێک پرۆژەی استراتیژی دیکە بە تایبەت لە بواری ئاو ئاوەڕۆ لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە هەڵەبجە بێ پرسیارەکەی من بە دیاریکراوی ئەوەیە جارێکی دیکەش لە جەنابتانم پرسیوە ئەم پرسیارە چۆن عەدالەتی دابشکردنی پرۆژەکان ئەپارێزن لە ڕووی جوگرافیەوە طبیعی ئەوە کاری وەزارەتی پلاندانانە لەبەر ئەوەی هەموو پرۆژەکان تەصنیف دەکرێت پۆلیۆنبەندی دەکرێت ژمارەی لە بۆ دادەنرێ و بەپێی ژمارەی دانیشتوان و بەپێی پێداویستی دەڤەرە جیاوازەکان پارێزگا جیاوازیەکان ئەو پۆلیۆنبەندیە دەکرێت بۆیە عەدالەتی تێدایە لە ڕووی جێبەجێکردنی پرۆژەکان لە نێوان هەموو دەڤەرە جیاوازەکانی کوردستان ینی ئەوە بە بەردەوامیش متابعاکرێ بۆ یو عەدالەتە بمێنێتەوە و زیاتریش بکرێت بەتاکید لەبەرەوەی پرۆژەکان بەپێی پێداویستی پارێزگاکان دیار دەکرێت و ئەو عەدالەتە دەپارێزرێت لەبەر ئەوەی ئەو پرۆژەیە دەبیتە بودجە و بودجە لەسەر ئەساسی ژمارەی دانیشتوان و پێکهاتی پارێزگاکاندا دەڕێژرێت تێگەیشتنێک هەیە ئەوترێت پرۆژەکان لە هەولێر خێراتر دەچنە بواری جێبەجێکردنەوە بەراورد بە ناوچەکانی دیکەی کوردستان تەواوی کوردستان ئەمە هەڵە تێگەیشتنیان ڕاستیە ئەنیوترێت کاتێت قەرار لە پرۆژەیە کە درێ لە هەولێر خێراتر تەواو بێ بەڵام ڕەنگە لە سلێمانی لە دهۆک لە گەرمیان ئەو خێراییە بەو خێراییە نەڕوات ڕەوتەکەی بەو شێوەیە نەبێ ئەمە تا چەندە وایە بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیارێک دەدا بۆ هەر پرۆژەیەک لە سەرجەمی هەرێمی کوردستان ئیتر یەک حکوومەتە و یەک بڕیارە لە ئەنجامی جێبەجێکردنیش ئێمە هەستمان بە سستیەک نەکردیە کە لە شوێنێک سست بڕوا و لە شوێنێکی تر زۆر باش بڕوا لەوانەیە هەندێک جار ئەگەر مەبەستان هەندێک پرۆژەی تایبەتی بە تایبەتی ئەوەی کە ڕێگاوبان و ئەوانە بن لەوانەیە ئیمکانیاتی هەندێک کۆمپانیا کە ئەو کارانە دەکەن ئیمکانیایەکی قەبەتر بێ و بتوانن لە کاتێکی دیاریکرا و ڕێژەیەکی زۆر لە کارەکان بڵێ جێبەجێ بکەن لەوانەیە هۆکارەکە ئەوە بێ ئەگەر ناوەکو سیاسەتی حکوومەت سیاسەتی حکوومەت یەک سیاسەتە یەک جۆرە چاودێریە و یەک جۆرە هاندانیشی تێدایە و ما هەموو ناوچەکانی کوردستان هەر لە دهۆکە تا گەرمیان بە یەک ئەندازەی جێبەجێکردن و چاودێریکردن بە دوواداچوون دەکەن. کۆتا پرسیارم سەبارەت بە هەشتی حەسارۆکە دیارە لەم بەرنامەیە لە چەند شوێنێکی جیاواز من باسم کردووە هاوڵاتیانی یان خاوەن زەویەکانی ئەو جێگەیە خاوەن زەویە مستەحەقەکانی ئەو جێگەیە نیگەرانن تا ڕادەیەک بێهیوان و چاوەڕێن دەرویەکیان لێ بکرێتەوە جەنابتان یەکێک لەو کەسانی لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە ڕاستپێدراون کە خەمێکی جددی
لەم بابەتە بخورێت لەو بارەیەوە ئێوە چی بەو هاوڵاتیە بەڕێزانە کە دایکی شەیدی تایە کە سوکاری شەیدی تایە پێشمەرگەی تایە خەڵکانێکیش هەن ئەتوانم بڵێم خۆیان بەواندا هەڵواسیوە بەرژەوەندیان هەیە کە عەرزەکەت بەرز بێتەوە و 50 پارچە زەوی 100 پارچە زەوی هەیە خێری لێ بکات ئەوەش ئەزانین ئێوە شاگەدارن چیان پێڵن ئەو بابەتە لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە ڕاست پێدراوین کە دیراسەکی هەمەلایەنەی بکرێ ئەوەی پێیوەست بێ بە شارەوانیەوە هەم سەرۆکایەتی شارەوانی هەولێر هەم بەڕێوەبەرایەتی گشتی ئاو و ئاوەڕۆ ڕوئیا و پلانێکی دیراسەکراویان هەیە بۆ ئەو بابەتە دەبێت تەماشای بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین و دواتر بزانین بە چ شێوەیەک دەتوانرێ کار لەسەر ئەو بابەتە بکرێن پێم وایە جارێ زووە قسە لەسەر ئەو بابەتە بکرێکە بە چ ئاراستەیەک دەڕۆین یا شێوازی چارەسەرەکەی چۆنە بەڵام دەمانەوێ هاوڵاتیانی خۆشەویستی خۆمان لە هەر کوێیەکی کوردستان لە هەر پارێزگایەک لە هەر قەزا و ناحەیەک لە هەر دێک دڵنیا بکەینەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان داخوازیەکانیان بە نەزەر ئەعتیبار وەردەگری و ئێمە لە خزمەتی هاوڵاتیانی خۆمانین و ئەوە تەنها شیعار نییە بەڵکو ئەوە کردەوەیە و ڕاستپاردەی شخصی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەردەوام لە کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران جەخت لەوە دەکاتەوە کە هەموو وەزارەتەکان دەبی وەزارەتی خزمەتکردنی خەڵک و جێبەجێکردنی داواکاریەکانی خەڵک بن. سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزیش بەخێر بێن بەڵێ ئەزیزان دووبارەیەکەمەوە کە بەرنامەی داواکار هەوڵەدات تەواوی نیگەرانی داواکاری سکاڵا ئەوەی پەیوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە لە هەر شارێکی کوردستان بێت لە ڕێگەی ئەم بەرنمەیەوە وەکوترێت دەنگی هاوڵاتیان بەگوێی بەرپرسان و وەزیرە بەڕێزەکان و بە کۆی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان بگەێنین ئەوەندەی دەکرێت چارەسەر بدۆزینەوە بەڵێنی چارەسەر وەربگرین و ئەو زانیاریانەی کە پێویستن ئێوە بیزانن پێتان بگەین.